بۆ سیروان دەلاکی خۆشەویست و یوسف KS و سیروانی کەمال سۆیدەری و عەلی سوڵتانی خۆشەویست چاومانە عەبدوڵڵا بژی تەنیا یەڵماس نامەکانی بۆت ناردم نەما گشتی دڕاوە نەمزانی چێ لێمی برد ئێستا ئەو دڵی کڕاوە لەسەر هیچ و لە خۆڕە ئەلەو دڵم دوورخراوە بە نامەردی پێی وتم ئەو نێوانە بڕاوە لەگەڵ مامە شوانم چوو پشتی وەرگەڕاوە شوان خوا شفات بدا دانی لەخوا پاڕاوە شوان خوا شفات بدا دانی لەخوا پاڕاوە دەردت لە گیانم زێنێ قاوسە خۆی دەلەنجێنێ موڵکی سابڵاغی پێ بدەی هێشتا کەمە بۆ زێنێ ئای لە ماچکردنی دێمە پێش هەر پێچیم لێ بتەقێنێ بۆ ماچێکی هەرزانە مامەندە و سنەوشێنێ ئای مەمکت هەرمەی بێخوردی خەزایی دەیتە چێنێ سەردەشتت بە قوربان بێ تا دێتە ناڵە شوێنێ ئای پایەدار بێ عەبدوڵڵا بەسەر بەرزیم بۆ مێنێ بۆ محەممەد دەلاکی خوا لە بابی نەستێنێ لە خزمەت یوسفیدام پێمە هەزار مەردی دێنێ بۆ کارۆ باداوەی شتی شێری دەشێنێ لە بۆ تەنیا یەڵماسی بەسەر بەرزی بمێنێ سەید ئەحمەد جا لە کوێیە سەید ئەحمەد زا لە کوێیە شوان جا ناوی دێنێ بۆ عەلی سوڵتانی بۆ عەلی سوڵتانی بەسەر بەرزی بمێنێ لەگەڵ دانی سویدی فەخێ بەندان پێک دێنێ لەگەڵ دانی سویدی شوان بەندان پێک دێنێ لە خزمەتدا هەما بۆ شێخەی بەستەستێنێ مەسەلێکی قەدیمە بۆ شێخەی بەستەستێنێ دەڵێن ئەگەر شێر پیر بوو دەڵێن ئەگەر شێر پیر بوو لە قەفەزیش دەنەڕێنێ لە قەفەزیش دەنەڕێنێ قوربانێ بە کاسەکەمی دەوای دەردەکەم نینە جوانە خوێنی شیرینە لە دووری سەرگەردانم ئەو دڵم پڕ لە برینە بۆچی لە هەستم ناگەی هەردەمە دەربڕینە قوربانت بم یوسف گیان هەتی و دەڵێی ئەفشینە نەماڵم هەیە و نەحاڵ دەژیم لە ناو کابینە بەزەی خودات هەبێ وەرە و جارێک بمبینە گەر یوسف زەمم کردی هەردوو چاوم دەربینە کامیرەی هەمامە مەندەی هەتی و دەڵێی دووربینە چێنە حەزری یوسف بێ پێی دەڵێم مستەربینە من بۆتی وا دەڵێم لەگەڵ واتی بۆ دەڵێم لەگەڵ شوانی فەقێمینە
شرابي مخمري خد كنابي خد ليلي عثماني قد بقليش خرانابي عكفاية دربي سيروان عكفاية دربي سيروان صدر أحمد بلبابي لخزمتي داهما وفيديو أبل بابي عكفاية دربي محمد عكفاية دربي محمد وفيديو أول بابي صد أواصان دقورم والله بمصابي والله بمصابي ماوە سیروان هەر بە خۆت کەمال سۆیدەری هەمووی شاگردی تونە هەر کە تێدە سەر تیکتۆک نیوەی کووردە هاندەری سڵاو لە سیروانی بێ بۆتە کەمال سۆیدەری سڵاو لە مامە سیروان بۆتە کەمال سۆیدەری ڕۆحسوک و خوێن شیرینە ناو دۆست و برادەری ناسناوی پاشای تیکتۆک پێی دیرا بێ دوودری ئێوەش ڕێزی لێ بگرن خۆشتان پێ بگرن قەدری ئێوەش ڕێزی لێ بگرن خۆشتان پێ بگرن قەدری لخوم دبست مني تاق كردتم لبو قعدة لخوم دبست مني تاق سيبكم خزان دارني ما سندي بخوم بالطلاق هاي لخفتي يو شي شي هزار زار دخوم مراق لخفتي يو شي شي هزار زار دخوم مراق داني راسي قرتوا توشم بوا انزلاق عكفاية دربي السيروان عكفاية دربي السيروان بجي كوري بديري عق عكفاية دربي السيروان بجي كوري بديري عق كم دروم والله كم دروم والله أمن لبوه حلق لخزمة الداهمة لخزمة الداهمة هرب جي كم علاق تەیبەت هێشتو هەردەم خەمەم لە کارخە دەستێکم جگەرەیە ئەوی تریشم سەرخە ژیانم خراپ شێوە کەوتومە لە دۆزەخە چاوەڕێ هاتنی تۆ خۆم گرتووە بەوڕۆخە بێوەفا بەزێت هێشتم هەر خۆشم دەوێی بەرخە وەکو مامە شوانی وەرە وەفای خۆ دەرخە شوان پشتی شکاوە دەستی بگێرە و سەرخە شوان پشتی شکاوە دەستی بگێرە و سەرخە سیروان خارە پێ دەکەم گەربم دەیتێ ئەو سەرخە زور موديلك هاتوا هي
پێیان دەڵێن ئەوائیل زۆرە مۆدێلێک هاتووە پێیان دەڵێن ئەوائیل وێنەی زۆر سەیر دەگرن پێی دەڵێن فاشۆن ستایل ئەی ڕەوشتیان گۆڕیەوە بە ئەمریکا و ئیسرائیل ڕەوشتیان گۆڕیەوە بە ئەمریکا و ئیسرائیل ئەگەر قسەی عەق بکەی ئەوان لێت نابن قایل آخر کوازوانی گەنجی آخر کوازوانی گەنجی توانە بێ ناوی زایل آخر کوازوانی گەنجی توانە بێ ناوی زایل بۆچی ئاوا لێ دەکەن ڕۆعت دەبا ئیسرائیل آخر مۆدیلت کفنا ڕۆعت دەبا ئیسرائیل دنیا بۆوانە نەما بۆ مامەندی و سمایل ئەی دنیا بۆوانە نەما بۆ مامەندی و سمایل وەرە ڕۆڵەی کوردی با باوەم لێت ببم قایل ئەی سەساو لەو هونەرمەندەی سڵاو بێ لە میکایل سەساو لەو هونەرمەندەی سڵاو بێ لە میکایل پایەدار بێ سیروان پایەدار بێ سیروان دەیڵێم بەندی ئەوائیل لە خزمەتدا هەما خوام کا لێم ببێ قایل وەک دەماچەی لەسەر پێم دەستم لێ بدەی دەتراسێم ئەتوو بەحری ئەمنزێم ئەتوو چەرخی من ئێم ئەتوو ڕادیۆی من FM چەندەری بڵێ من دێم لە خاڵە سیروان جوانە گێڕ و سوکانی BM ئەوەی شوانی نەبێ ئەو کەوشەی لە دەودەنێم قوربانت بم سیروان جان هەر خۆتی حکومەت هەرێم قوربانت بم زانیار جان کاکە لە دەورە دەگەڕێم